بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت ڕۆژێکی نوێ و لا مۆندیال شۆ لەگەڵ محەممەد لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. یارەکانی قۆناغی شانزەی مۆندیالی بە کۆتا هات، هەر هەشت هەڵبژاردەکەی قۆناغی چارێکی کۆتایی مۆندیال بە دیار کەوتن. ئەمڕۆ ئێمە کۆمەڵێ بڕگە و بابەتی تایبەتمان سەبارەت بە یاری مۆندیالی و سەبارەت بە ئەنجامەکان و سەبارەت بە گەڕانەوەکان و سەبارەت بە گێڕانەوەکان بۆ داناون کە تایبەتە بە ڕووداوەکانی ڕۆژ و کۆمەڵی قسە و باس پێکەوە لێرە باسییان دەکەین و قسەی لێ دەکەین، بەڵام بڕیارەکان وەکوی کە خۆی بووە و نەبووە لێرە وەکو خۆی باس دەکرێت بە بێەوەی کە هیچ ڕوونکردنەوەیکی زیادە یاخود هیچ بەلا ڕێبردنێکی زیادی تێدا بێت وەک خۆی بابەتەکانتان پێدەگەین. بۆیە پێکەوە لەگەڵم بن، بابەتەکانی ئەمڕۆ باس دەکەین و تاوتوی دەکەین. سەرەتاش دەچمە لای ئەو بابەتانی کە باسی لێوە دەکەم لە بەرنامە ئەمڕۆ. هەڵبژاردەی ئەرژەنتین شەوی ڕابردوو ڕیمۆنتادای بەرامبەر بە میسر ئەنجامدا و شکستی 2-0 گۆڕی بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ و گەیشتە قۆناغی چارێکی کۆتایی. ئێمە لێرە باسی چیەکەین؟ مێژووی ڕیمۆنتاداکانی ئەرجەنتین لە مێژووی مۆندیالدا، گەڕانەوەکانی ئەرجەنتین لە مێژووی مۆندیالدا، هەر سەبارەت بە یارێ لێدوانی کەسایەتیە وشەکانی ژیان لەسەر یارەکەی میسر و ئەرجەنتین. دواتر مۆندیال شۆ باشترین پێگاتی قۆناغی شانزەی مۆندیالی دیاری دەکات. بابەتێکی دیکەمان هەیە کە چیە؟ سەبارەتە بە ژیانی ئەنفانتینۆ. 6 پەرلەمانتاری ئەوروپا داوای لێپرسینەوە لە سەرۆکی فیفا دەکەن. دواتر هێمای بەرزکردنەوەی هەردوو دەستی حوسام حەسەن و کارەکانی ئەو ڕاهێنەرە و بابەتێکی دیکەشمانەیە لە سەبارەت بۆ دەنگوانەی کە بڵاو بۆ تۆ لەبارەی سپیکردنەوەی پارە لەگەڵێکی تۆپی ئەرجەنتینە و بۆتان ڕوونەکەمەوە کە ئایا ئەم سپیکردنەوەی پارەیە هیچ پەیوەندیکی بە بارودۆخی مۆندیالیەوەی هیچ پەیوەندیکی پێوە نیە، بەڵام با لە سەرای پێشتریش ڕوونکردن بووان، بەڵام لێرە زیاتر بۆتان ڕوون دەکەمەوە قسەی لەسەر دەکەین. سەرەتاش دەچمە سەر یاری ئەنجام یارەکانی دوێنێ ئێمە دوو یاری بەڕێوە چوو لە کۆی گشتی یارەکانی مۆندیال. هەڵبژاردەی میسر و ئەرژەنتین لە کاتژمێر 7 ئیوارە ڕوبەڕووی یەک بوونەوە، ئەگەرچی میسر بە 2 گۆڵی بێوەڵام پێشکەوت، بەڵام لە ماوەی 12 خولەکی کۆتایی ئەرژەنتین ڕیمۆنتادای کرد، 3 گۆڵی لە میسر تۆمار کرد و گەیشتە چاریکی کۆتایی مۆندیال. هەڵبژاردەی کۆلۆمبیا و سویسرا لە دووهەمین یاری قۆناغی 16 ڕوبەڕووی یەک بوونەوە. یاریەک بوو کە هەر دۆڵبژاردە بە حەزەرێکی زۆر و یاریان کرد، کاتی یاسایی و کاتی زیادکراوە بە 2 گۆڵ بە کۆتات لە لەدانە سزاکاندا کۆلۆمبیا 4-3 یارەکەی دۆڕان و هەڵبژاردەی سویسرا گەیشتە قۆناغی داهات و لە قۆناغی داهاتوشدا سویسریەکان ڕوبەڕووی هەڵبژاردەی ئەرژەنتین دەبنەوە. سەرەتاش لەگەڵ مابن لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆ بە وردو دروژ هەموو شتێ باسەکەین. سەرەتا دەچمە سەر چی؟ دەچمە سەر مێژووی گەڕانەوەکانی ئەرژەنتین لە مۆندیالدا. ئەرژەنتین چەند جار ڕیمۆنتادای کردووە لە مۆندیالدا. باش، مێژووی ڕیمۆنتاداکانی ئەرژەنتین لە مۆندیالدا کە ئەم بردنەوەی میسر باسیەوەی کرد و تیشکی خسۆتە سەر بە تایبەتی ڕۆژنامە گرافیک و ئەرژەنتینی تیشکی خسۆتە سەر گرنگترین ڕیمۆنتاداکان. ساڵی 1958 لە نێو مۆندیالدا بۆ یەکەم جار لە مێژوو ئەرژەنتین لە مۆندیالی سوی توانی ڕیمۆنتادا بکات لە یاری بەرامبەر ئیرلەندای باکوور. تانگۆ بە گۆڵێک دوا کەوت، بەڵام دواتر ئەنجامەکە گۆڕا بۆ 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵەکە خولێکی 4 ئێرلەندا گۆڵ یەکەمی تۆمار کرد، بەڵام ئەرژەنتین لە خولەکانی 39 و 56 و 60 3 گۆڵ یەک بە دواییان تۆمار کرد و توانیان گەڕانەوە ئەنجام بدەن بۆ توانیان سەرکەوتن لە یاریەدا بنووسنەوەنێ. گرافیکی دواتر تاوان جارێ لەسەر ڕیمۆنتاداکانی ئەرژەنتین دەڕۆین لە مێژوودا. لە ساڵی 1970 ئەرژەنتین لە بەرامبەر هەنگاریا بە گۆڵێک دوا کەوت، بەڵام کە خولێکی 10 هەنگاریا گۆڵەکە کرد، لە خولێکی 53 گۆڵەکانی ئەرژەنتین تۆمار کردن کە ئەم بردنەوەیە ئەم گەڕانەوەی یاری هەنگاریا بردنەوەیکی مێژووی بوو بۆ ئەرژەنتین لەبەرەوەی هەنگاوێک بوو بۆ دانانی یەکەم تاج لەسەر ئەرجەنتین و یەکەم مۆندیال کە ئەرجەنتین دەسەبەری کرد. دواتر لە ساڵی 1994 لە مۆندیالی ئەمریکا ئەرژەنتین بەرامبەر نایجیریا گۆڵێکی لێکرا، بەڵام بە سەرکرداتی ئەفسانە دیێگۆ ئۆرماندۆ مارادۆنا 2 گۆڵی کوژی کلاودیۆ کانیژیا توانی یارەکە 2-1 بنەوە. یەکێک لە گۆڵەکان بە پاسێکی خێرا و زیرەکانە بوو کە ئەرژەنتین 2-1 لە میاریا بردیاوانەیە و خولێکی چێژ نایجیریا گۆڵی کرد و خولێکی 22-29 ئەرژەنتین گۆڵەکانی کردەوە لە یاریەدا سەرکەوت. لە مۆندیال گرافیکی دواتر کە هەر تایبەتە بە گەڕانەوەکانی ئەرژەنتین
کە لەم مۆندیالەدا یاخود لەم مۆندیالەدا پاژەم ئەم گەڕانەوەی کە تەبعاً ئەمەی میسر ناوازەترین گەڕانەوەی مێژووی ئەرجەنتینە با ئاگاداری ئەمە هەبن چونکە هیچ شتێک وەکو ئەم گەڕانەوەی گەورە نەبوو بۆ ئەرجەنتین. لە ساڵی 2006 ئەرجەنتین و مەکسیک ڕوبەڕووی یەک بوونەوە. مەکسیک لە خولێکی 6 گۆڵی تۆمار کرد، لە خولێکی دا هێرنان کریسپۆ ئەنجامەکەی بۆ ئەرجەنتین یەکسان کردەوە. دواتر یاری چوە کاتی زیادکرا و لە کاتی زیادکراودا هەڵبژاردەی ئەرجەنتین با لەدانێکی ڤۆڵی ماکسی ڕۆدریگێس توانی گۆڵی سەرکەوتن بەسەر مەکسیکدا تۆمار بکات کە وەژی چەک بولیاریە تایبەتەکان کە ئێسش لە یادەوەری هەمومانە ماوەتەوە و گۆڵی ماکسی ڕۆدریگێس کە بە هیچێک لە جوانترین گۆڵەکانی مۆندیالیشداندا ئەوەش گەڕانەوەیکی تری ئەرجەنتین بوو. لە یاری دوێنێش ئەرجەنتین بە 2 گۆڵ بەرامبەر بە میسر دواکەوت کە ساڵی 2026 دەکات. ئەرجەنتین لە خوڵێکی 567 2 گۆڵی لەسەر تۆمار کرا، هەریەکە لە یاسر ئیبراهیم و مستەفا زیکۆ گۆڵەکانی میسریان تۆمار کرد. بەڵام دواتر چی ڕوویدا؟ ئەرجەنتین لە ماوەی 13 خولەکدا لە خوڵێکی 79 تاوەکو خوڵێکی 90 زائد 2 3 گۆڵی یەک بە دوایکی تۆمار کرد کە سەرەتا کریستیان ڕۆمیرۆ گۆڵ یەکەمی ئەرجەنتینی تۆمار کرد. دواتریش لۆنێل مێسی گۆڵکاری مێژووی مۆندیال و گۆڵکاری مۆندیالەکە لە خوڵێکی 83 گۆڵی یەکسانبوونەوەی بۆ ئەرجەنتین تۆمار کرد. پاشان لە خوڵێکی 90 زائد 2 هەڵبژاردەی ئەرجەنتین لە ڕێگەی ئێنزۆ فەرناندێزەوە گۆڵی سێم و سەرکەوتنیان تۆمار کرد. ئەمەش مێژووی گەڕانەوە و ڕیمۆنتاداکانی ئەرجەنتینە لە مۆندیالدا. بەڵام بۆ زانیاریتان ئەم ڕیمۆنتادایە جیاوازیەکی زۆر گەورە بوو، ئەتوانین بڵێن گەورەترین گەڕانەوەی مێژووی ئەرجەنتینە لە مۆندیالدا، چونکە جیاوازەکەی ئەوەی ئەرجەنتین جێمێکی تاو کرد کە بە گۆڵێک لە دوابێ. جیاوازیەکە لەوەی ئەرجەنتین گۆڵی دووەمیشی لەسەر تۆمار کرا، واتە بە چاو ئەو گەڕانەوانی کە ئەرجەنتین کردوێتی ئەمە گەورەترین گەڕانەوەی مێژووی ئەرجەنتینە لە مێژووی مۆندیالەکانە کە ئەنجامی دابێت. پێشتر ئەرجەنتین بە هیچ جۆرێک ئەم گەڕانەوە مێژووی ئەنجام نەداوە کاتێک جێمی یەکەم گۆڵێک لە دوا بوو بێ و کاتێک جێمی دوم گۆڵی دومیشی لەسەر تۆمار کرابێ و بتوانێت لە ماوەی 13 خولەکدا 3 گۆڵ تۆمار بکە و بگاتە قۆناغی داهاتووی مۆندیالی. بۆیە ئەم ڕیکۆردە بۆ ئەرجەنتین دەبێتە ڕیکۆردێکی مێژووی مۆندیالی کە دەستە بەرهاتووە. تەمان پاش کۆتایی هاتنی ئەم یاریە کۆمەڵی قسە و باسی زۆر کرا، کۆمەڵێ ئەم ڕەخنەی هەیە، ئەم ستایشەکە، ئەم بابەت هەیە. ئێمە شکور بۆخوا نەخۆمان ڕەخنە دەگرین و نەخۆشمان دانیشین بێلایانی، یعنی بۆ نمونە لایەنداری بۆ هیچ لای بکەین. ڕووداوەکانی تۆپی پێوەکو خۆی لای ئێمە باسەکرێت. ئێمە شەوی ڕابردووش بەرنامەمان هەبوو گفتوگۆی دەرەوی یاریگا خۆتان بینیتە. ئێمە حاڵەتەکانی سروشتی تۆپێ من هەمیشە داوایەوەم کردو زیاتر لە 4 ساڵە داواتان لە یەکەم تۆپی پێ مرۆڤ بەڕێوەیە بە مرۆڤ قابلی هەڵەکردنە، بۆیە ڕووداوەکانی تۆپی پێ بە شتێکی ئاسایی وەرگن. تۆپی پێ وەرزش یەکەنجام مەدرێت تۆ کاتێکی پێوە بەسەرەبەی. ئەمە نەبۆ قیامەتە نەبۆ قەبرەکەتە، ئەمە تەنها چەند کاتێکی خۆشی پێوە بەسەرەبەی بەبێ شتێ برتەوە دۆڕای خۆشیێکی کاتیە، دۆڕانی شت نیگەرانیکی کاتیە. هەشتێک وەقەل لە سەرمانە نەخۆت گوناحبارکە، نەزنێو بە هاوڕێکت بە نەدڵی هاوڕێکەشت بێشێنە، چونکە ئەمە شایانیەوە نین. چونکە گەر بگاتەوە حاڵەتە ئێمە نامانێ ئەمانە خۆشەویستمانین لەگەڵ حەشتین. خۆشەویستی ئێمە دیارەکە چێ، ئێمە خۆشەویستیمان بۆ چی؟ ئێمە مانوێت لەگەڵ ئەو خۆشەویستەمانە حەشر بکرین کە قیامەتمانی پێ بەدەستبێنین، کە لەو دنیا پێگەومەکانێکی باشەوە بەدەستبێنین. ئەم خۆشەویستیانە ئەو خۆشەویستیە کە نەوەت خولێکی یارەکەی بینی باشە. یعنی ئەمە لە برای خۆتانی وەرگن، چونکە ئێمە بوونەوە خولەکەی کە سیرەکەی خۆشمانێ بە دوایەوە خۆشمان ناوێنێمە. ئەمە برابچووکی خۆتان پێتانەڵێ بۆ دین و ژیتان. ڕەنگە منیش پێشتر کەوتبێتمەوە هەڵێوانێ، بەڵام بە مروری کات لەخوا بەزیابێ خوای گەورە یارمەتیام تەمەنیەوەی پێیان بکەم خۆشویستنە خۆشویستنێکی هیچە و دڵی هەموو کەسم لا گرنگە. بەڵام ئیشی منە کە هەواڵەکانە دۆکو خۆی پێبگەێنم، کە زانیاری و داتاکانە دۆکو خۆی پێگەێنم. چۆن دێمە دیوێک باز لە چیەکەم باز لەوەکەم ئەڵێم ئەم سکاڵایی کێسە لەسەر ئەرجەنتینە بۆ پارێزپیکردنەوە پەیوەندی بە مۆندیالی نێو ڕوونکردنەوەکە ماویتە تێکە چێ بڵاوی کردوێتەوانێ و پێم وتی پەیوەندی بەچیوە لە هەمان کاداییەم بابەتەکەی کەناڵی فۆکسپۆرتیش بۆ دانێم کە فۆکسپۆرت دەڵێ لە ڕووی یاساییەوە بەپی داتا و یاساکانی فیفا گەڕانەوە بۆم تۆپە ئاوە. بەڵام سروشتی خەڵکی ئەمە وایە، یعنی لە ڕادە بە دەرە خۆشویستنەکەی لەمایانە دەستخۆشیت لێکە هەر ئەم کەسەیەتە پۆستی دواتر لەمایانە سەرزەنشتەکە.
من کێشەم لێ نییە من هەردووکی دیوەڕاستەکەت نیشانم خۆت بڕیار بدە لەوەی خۆ کام ڕێگاڵە بشێری بەرحاڵ پاش کۆتایی هاتنی یاری نێوان ئەرجەنتین و میسر کۆمەڵێک کاردانەوەمانە بوو کام کارداوانەش تەئکیدیان لێکراوەوە لەوەی لە تۆڕی ئێکس بڵاوبەتەوە و کەناڵی کاسیش بابەتەکانی بڵاو کردوەوە واتە ئێمە نەهاتوین لێدوانی پەیجەکانتان بۆ بین کە قسەی لەسەرکەن بەڵکو ئەو بابەتانن کە لە پاش کۆتاییاتنی یارەکان بڵاو کراوەتەوە لەسەری بابەتەکان چین فابیۆ کاپێلۆ ئەڵێ هیچ کێشەیەکم نییە لە قبولکردنی شکست کاتێک تیپ باشتر دەیباتەوە طبعاً کەس لاری لەوە نییە ئەرژەنتین بە هەموو دۆخەکان مامەڵێکی باشی لەگەڵم یاریە کرد و بشت وایە کاتی زیادکرا و لێدانی سزاش دەرفەتی بردنەوە هەر لای ئەرژەنتین بوو ینی ئاقاری یاریەکە بوو جۆرە بوو کە دەرفەتی بردنەوە لای ئەرژەنتین بوو چونکە ڕازگۆیانە قسە بکەین نە لە گۆڵی یەک بەیەکە نە لە گۆڵی دوو بە دووە هیچ کەسی شەشێکی نەبوو ئەوشی کە دەوتێت هەر یەکە و بەڵدی خۆی بەڵام ئیشێمە چییە ئیشێمە گیانەکەی وەکو خۆی بەڵام ئەوی ناتوانم قبول کەم نادات پەروێرە میسر گۆڵێکی تۆمار کرد کە تەواو دروست بوو بەڵام ڤار بە هەموو گۆشەکان داگەڕا تا ئەوکارێک بۆ لۆشانەوەی بدۆزێتەوە بەڵام دواتر کاتێک میسر لە ناو ناوچەی سزای ئەرجەنتین داوای مافی خۆی دەکرد ئەو وردبینیە دیار نەما کەواتە کاپیلۆ گلەیی لە ڤار هەیە بابەتی دواتر قسەی کەسایەتیەکانی ترمزین چییە لەسەر کاردانەوەکان ئالان شیرەر کارچەنە ئالان شیرەر عداواتێکی گەورەی هەیە بەرامبەر بە ئەرجەنتین هەر لە مۆندیالی ساڵی 1990 توانێ بەڵام ئەتی قسەکە کە کراوە ئێمە وەکو خۆی گەێنین ئەڵێ چی ئەڵێ یان دەبێت هەردوو حاڵەتەکە بە فاوڵە ژمار بکەن چۆن گۆڵی دووبەیەکی میسر بە فاوڵ ڕەت کرایەوان یان ئەوە تا و گۆڵی سێمی ئەرجەنتین حسێب بکە یان ئەوە تا هیچ کامیان نابێ فاوڵ بن ئەمە قسەی ئالان شیرەرە دەچینە دواتر لە دوانی مۆرینۆشمانەیە مۆرینۆڵێ ئەمەی ڕوویدا دزی ڕۆژی ڕووناک بوو کاتێک بەرامبەر ئەرژەنتین یاری دەکەیت بیخەنەوە سەر گرافیەکەی مۆرینۆ بۆمان ئەمەی ڕوویدا دزی ڕۆژی ڕووناک بوو کاتێک بەرامبەر ئەرژەنتین یاری دەکەیت تەنان دوو بە سفر پێشکەوتنیش بەس نییە چونکە تۆ تەنیا هەوڵ نادەی لە یانزایرزان بیتەوە بەڵکو دەبێت لە فیکەی ناوژیان لە ژووری ڤار و لە تاوی سیناریۆ پاڵەوانتیەکە ببیتەوانێ ئەمە قسەی مۆرینۆیە کە دواتریش کەناڵی بیان سپۆرتیش بڵاوی کردوتەوانێ کە ئەمە هەموو کاردانەوەکانن کە بتێو نەتەوێ لە کۆی کاردانەوەکان ڕازگۆیی ئەوەی تایە کە بەشێکی تایە ناحەزە بە ئەرجەنتین یعنی ناحەزە بە ئەرجەنتین بەڵام کەسیشی ئێستا بۆ نمونە کاپیلۆ هیچ ناحەز نییە بە ئەرجەنتین بەڵام من دەزانم ئالان شیرەر ناحەزە بە ئەرجەنتین من دەزانم مۆرینۆ ناحەزە بە ئەرجەنتین ئەمە بڕوای منە بەڵام کاپیلۆ نەخێر ناحەز نییە بە ئەرجەنتین گرافیکی دواتر ئایان ڕایت ئەڵێ چی ئەڵێ میسر هەموو مافێکیە هەست بە زوڵم کات چونکە ئەمە کێشەی ڤارە ئەگەر ئێوە دەگەڕێنەوە بۆ لۆشانەوەی گۆڵێکی میسر بۆی فاوڵێک لە ناوچی سزادا ئەی بۆچی بۆ حاڵەتەکەی محەممەد سەلاح نەگەڕانەوە لانی کەم بەرکەوتن هەبوو دواتر هێرشەکە گۆڕا بۆ بەرژەوەنتی ئەرژەنتین قبولکردنی ئەو بڕیارانەی کۆتایی یاریەکە بەڕاستی کارێکی قورسە ئەمە قسەیەکی ترە لەسەر ئەم بابەتە کە بەم جۆراڵێ کۆتا گرافیک لەسەر ئەم بابەتە و ئەم کاردانەوانەی کە قسەی لەسەر کراوە کە ئێمە بمانوێت قسەی لەسەرکەین چییە؟ بابەتێکی ڕۆژنامەی مارکایە ئەدواردۆ بۆڕڵ شیکاری داوەری لە مارکا ئەڵێ چی؟ ئەڵێ بڕیارەکە هەڵە بوو ئەو فاوڵە هیچ کاریگەریکی لەسەر گۆڵەکە نەبوو یاری زانە میسرێکە مەودایەکی زۆری بڕی گەڕانەوە بۆ لەمسەیە کە تەنیا لە خاوکردنەوە دەبینرا لەگەڵ سروشتی تۆپی پێدا ناگونجێ دوا هەمین بابەتیش کەناڵی فۆکس سپۆرت بابەتێکی بڵاو کردوتەوانێ باز لە چیەکە یعنی بۆم داناون لە پەیجەکەشەوە بە تەواوەتی توانن سەیریکەن ئەڵێ ئەم دووریە دووری 80 مەترە ئەو وردبینیە لە ڤارە نابێت ڕووبا بۆ تۆمارکردنی گۆڵە ئەگەر من دوێنێش پێم وتن بەڵێ و حاڵەتە فاوڵە گۆڵ ڕەتکردنەوەکە لای من ئاسایی بوو من گۆڵەکە بە ئاساییە بینم کە ڕەتکراوەتەوە گۆڵی میسر بەڵام ئەمە چی وەکو بوونی فاوڵ بەڵام ئەو هاتووە ئەڵێ چی ئەڵێ تۆ چۆن ئەگەڕێیتەوە بۆ هەڵەیە کە گۆڵێت تۆمار کرا جوان بابەتەکەی تایە جوان حاڵەتەکان ڕوون کراوەتەوانێ کە تۆ تاکووا بۆت هەیە بگەڕێتەوە بۆ حاڵەتی ڤار تاکووا بۆت هەیە بگەڕێتەوە بۆی گۆڵێ ڕەتکەیتەوە و تاکووا ڕێپێدراوی لەوەی گۆڵێ ڕەتکەیتەوە و تاکووا ڕێپێدراوی لەوەی وردبینی بکەی لە حاڵەتێکی گۆڵ هەموو بابەتی تایە ئەمەش هەمووی ئەم کاردانەوانە بوون کە سەبارەت بە
یاریەکەی ئەرژەنتین و میسر هەبوو کە ئەمە قسەکان هەمووی وەکو خۆی بۆم داناون بە بێویشتێ لەگەڵەوەی ئێمە لە دوانی محەممەد سەڵاحمانەیە کە ستایشی میسرەکات و کۆمەڵە کاردان و یاریزانەکانی دیکەمان هەیە من بۆیە باسیەوەی محەممەد سەڵاحیشە بۆ ناکەم باسی میسرەکە چونکە ئەو کاتە بێ بچمە سەر زیکۆ بچمە سەر لێدوانەکەی حوسام حەسەنەها شتەکان زۆر بە دوایە چێ بەڵام تۆپی پێ یاریەکە مرۆڤ بەڕێوە بە هەمیشە سروشتی تۆپی پێ ئەم شتانەی تایە ئیتر بەو جۆرەیە ینی دۆخەکە بەو جۆرەیە تر تۆ گلید لەمە هەیە ئەو گلی لەوەی ئەو گلی لەوە هەیە بەڵام لە کۆتاییە شتەکان هەمووی وەکو خۆی ئێمە نیشانتانیێن وتر قەرارەکە ئێمێنێتەوە لە دەسەڵاتی مانیە بۆی ئەمە بەم جۆرە بەڕێوە باشترین پێکهاتەی قۆناغی شانزەی مۆندیالی خۆتان نەزان لە قۆناغی شانزەی مۆندیال هەشتیاری ئەنجام درا ئەم هەشتیاریە کۆمەڵێک ئەنجامی باش و کۆمەڵی ئەنجامی چاوەڕوانەکراوی لە خۆبینی کە لە گەورەترینیان دەرکردنی بەرازیل بوو بەرامبەر بە نەرویج وهروە دواتریش ڕووداوێکی ناخۆش بۆ ئەندەرانی تۆپی پێ کردنە دەرەوەی پۆرتوگال بوو لە سەردەستی ئیسپانیا باش دەچمە سەر باشترین پێکهاتەی مۆندیال شۆ بۆ قۆناغی شانزەی مۆندیالی طبعا کۆمەڵە گۆڵپارێزی زۆر باشمان هەبوو لە مۆندیال بە تایبەتی لەم قۆناغەیە لە گۆڵپارێزە باشەکان یاسین بۆنۆمان هەبوو لە گۆڵپارێزە باشەکان کۆبڵمان هەبوو کە شەوی ڕابردوو سەرکردایەتی بردنەوەیەکەی سویسرای کرد شوبێریژ ئاسێکی باسی پێ یانی کۆمەڵە گۆڵپارێزی باشمان هەبوو بەڵام وەخێڵی گۆڵپارێزی پاراگوایش بە باشی دەرکەوت بەڵام لە هەمووان باشتر نیلاندی گۆڵپارێزی هەڵبژاردەی نەرویج بوو کە ڕێگریەکی 100% بوو لە بەردەم سەرکەوتنەکەی بەرازیلدا وەشکستی بە بەرازیلێنا و هۆکارێکی سەرەکی سەرکەوتنەکەی نەرویج بوو بۆیە ئێمە لە گۆڵپارێز توانای نیلاند و ئەو هێزەی نیلاند پیشانیدا بەرامبەر بەرازیل لە گەڕانەوەی لێدانی سزا و لە گێڕانەوەی چەند گۆڵێکی 100% وەکو باشترین گۆڵپارێزی قۆناغی شانزە دیاری کراوە لە بەرگری کارەکەن نوسەیر مەزراوی یاریزانی هەڵبژاردەی مەغریب بەو ئاستەبەرزەی لەم پاڵەوەنتێ پێشکەشێکەوە بەو ئاستەبەرزەژی بەرامبەر بە کەنەدا پێشکەشی کرد شایانیەوەی لە پێگاتی سەرەکی قۆناغی شانزەیە جێگەی بێتەوە و نوسەیر مەزراوی یەکێکە لە باشترین بەرگەریکارەکانی ئەم مۆندیالە تاوەکو ئێستا تا گەیشتونەتە ئەم قۆناغا وەکو ئاستی سابت وەکو ئاستێکی بەرز کە بە تەواوی یارەکان ئاستی باش بوو بێ هیچ کەس وەکو نوسەیر مەزراوی لە هێڵی بەرگری بەم جۆرە دەرنەکەوتوێ یەکێکی دیکە لە یاریزانە باشەکان دایۆت ئۆپامیکانۆ یاریزانی هەڵبژاردەی فەڕەنسا بوو کە لە یاری بەرامبەر پاراگوای ئەگەرچی پاراگوای دەویست لە ڕێگەی هێرشی هەڵگەڕاوە زەفەر بە فەڕەنسا بێنێ بەڵام ئۆپامیکانۆ بە ئاستێکی بەرزەوە دەرکەوت و یەکێک بوو لە باشترین یاریزانەکانی فەڕەنسا بۆیە وەکو یەکێک لە باشترین بەرگریکارەکان هەر پلانی 4-3 یاریەکەی ناوانێ وەکو یەکێک لە باشترین بەرگریکارەکان دایۆت ئۆپامیکانۆمان دیاری کردووە LVD بەرگریکاری سویسرا کە توانی زۆر بە شێوکی باش و بەڕووی دنی سوارێز و هێرشبەرەکانی کۆلۆمبیا بێتەوانێ و هاوشێوەی کۆبڵی هاوڕێی کە گۆڵپارێز بوو ڕێگریکی زۆر باشی لە بەتایبەتی لە تۆپە بەرزەکانی کۆلۆمبیا کرد لەوەی گۆڵ تۆمار بکەن بۆیە LVD بەرگریکاری سویسرا شایانی ئەوەیە وەکو یەکێک لە یاریزانەکانی هەڵی بەرگری دابنێن تەبان بۆ زانیاریشتان یەکشت زۆر غەڵەتە لە بینەری ئێمە هێشتا پێی وایە ئەو بەرگریکاری کە گۆڵ دەکا هیچ باشترین بەرگریکارە نەخێر ئیشی بەرگریکار بەرگریکردنە لە گۆڵەکەت پاگراگرتنی گۆڵەکەتە پەرپەرجانەوەی هێرشی هێرشبەرانە تۆ بە تۆمارکردنی گۆڵ نابیتە باشتری بەرگریکار من جاری پێشوش کە مارتینێزم بۆ دانان مارتینێزی بەرگریکار پێم وتن تۆم گۆڵ و ئەسیستی کردووە لەگەڵیشیا ئاستێکی بەرزتریە بۆ لە هێڵی بەرگری لە ناو چوارەکە هێڵی بەرگری ئەرجەنتینە ئاستێکی باشیە بۆ لە یاری کاپڤێردیە بەڵام ئێوە هەمیشە کەونە سەرەوەی کە داوایە وایەکەن وەڵام بەرگریکارە گۆڵی کرد بۆ لە پێگاتەکەنیە کاکە من بۆ هێرشبەر و بۆ ناوەند گۆڵکردنم لا گرنگە بەڵام بۆ بەرگریکار بەرگریکردنم لا گرنگە بۆیە LVD لە نێو پێگاتەی هێڵی بەرگری منە جێگەی کراوەتەوە وەی شەکە لەو بەرگریکارە شایستانی کە لە هێڵی بەرگریادانەوە وەک هەمیشەش ئەشرەف حەکیمی هیچ کەس لەو شایستەتر نیە لەو پێگەیاوێ پێویست بە هیچ ڕوونکردنەوەیەک ناکە لەسەر ئەشرەف حەکیمی هەموو هەڵبژاردەکانی مۆندیال هەموو هەڵبژاردەکانی مۆندیال تاوەکو ئێستا بەرگریکارێکی باڵی ڕاستی وەکو ئەشرەف حەکیمیانی بۆیە پێویست بە هیچ ڕوونکردنەوەیەک ناکە ئەشرەف حەکیمی جارێکی تر لە بەرگریکاری باڵی ڕاستی ئێمە جێگەی کراوەتەوە
بۆ ناوەندەکان ئەگەرچی یاری ئیسپانیا و پرتوگال یاریکی یعنی تۆ هەمیشە لە ناوەندا بوو بەڵام ڕۆدری لە پێگاتەکەیش جێی کراوەتەوە ئەگەرچی پێشم وایە ئەگەر ئەمە پاریدەستیش وایە هەڵە نابوو چونکە بەڕاستی پاریدەست شەوی ڕابردوو لە یاریەکەی ئەرجەنتینا بەڕاستی ڕۆڵێکی ئەرێنی جێڕا بەڕاستی یاریزانێکی زۆر ئازبەرز بوو بەڕاستی یەکێک بوو لە بناغەکانی سەرکەوتن و گەڕانەوەی ئەرژەنتین پاریدەستی ناوەندی ئەرژەنتین کە لە میارەدا پشتی پێدەسترا ئادەمۆناحی لە ڕیزی هەڵبژاردەی مەغریب پاش تۆمارکردنی دوو گۆڵەکە نەدا و ئەو جوڵانی کە لە نێو یاریگادا کردی بێگومان و بەدڵنیاییەوەیکی ترە لەو یاریزانانەی کە بەم جۆرە لە پێگاتەکەمانە جێگەی کراوەتەوانێ چارلز دیکاتلەری کە لە یاری بەرامبەر بە هەڵبژاردەی ئەمریکا دوو گۆڵ و ئەسیستێکی نووسیەوانێ وەکو یەکێک لە باشترین یاریزانەکان دیاری کراوە کە ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە سەرکەوتنەکەی هەڵبژاردەی بەلجیکا بەسەر ئەمریکا و هەروەها جود بێلینگام پاش ئاستەناوازەکەی بەرامبەر بە مەکسیک پاس ئەو ڕۆحیەتە گەورەیە پاش تۆمارکردنی گۆڵ دوو گۆڵ پاش سەرکردایەتیکردنی ئینگلتەرا بۆ بردنەوەکە لە مەکسیک بێگومان باشیەک و یەکێک لە باشترین یاریزانەکانی نێو پێگاتەکە جێگەی کراوەتەوانێ لیۆنێل مێسی تاوان ئێستا زۆر دەپرسن بۆ مێسی دانراوە ئەزیزەکەم دەزانم میسی لێدانی سزای فەوتان لێدانێکی سزای لە دەستدا دەزانم کەوتە دۆخێکی خراپە تاوان خۆ دەزانم من خۆناغی پێشوو مێسیم لە پێگاتی یەدەگادانا بەڵام بۆ پێگەیە هیچ یاریزانێکی لە میسی باشتر نەبوو وەڕوونکردنەوەش لەسەر میسی پێ بم ئەزانم مێسی لێدانی سزای لە دەستدا هەڵبژاردەکەی خستە دۆخێکی خراپەوە ئەزانم لە یارەکەی بڕینی سەرکەوتووی نەبوو ئەزانم لە یارەکەی جوو دیوای نەکرد ئەزانم لە یارەکەی باش دەرنەکەوتا خوڵەکانی کۆتایی بەڵام ئەرژەنتین یەکێکە لەو تیپانەی کە گەیشتۆتە قۆناغی چارەکی کۆتایی یعنی هەر میسی خۆشی ئینقازی ئەرژەنتینی کردەوانە ئەسیستی گۆڵ و گۆڵی یەکسانیش کە بەو جۆرەیەتە ناو ناوچەی سزا و لەو دۆخە قورسای گۆڵی یەکسانی هێنێتەوانێ ئەمە ڕۆڵەکەی میسی بوو ئەزانم بەم غەڵەتانەیە هاتووە ئەزانم بەم دۆخە خراپەیە هاتووە بەڵام لە کۆتاییشە هەر خۆشی ڕزگارکەرەکە بووە هەر خۆشی فریادە ڕەسەکە بووە بۆیە بە دڵنیایی پێتەڵێم لیۆنێل مێسی شایانی ئەوەیە کە لە پێگاتی سەرەکی ئەمەیان جێگەی بکرێتەوانێ و سەرڕای و دۆخی لەو یاریە بەسەریا بەڵام هەر خۆشی دۆخەکەی ڕێکردوانی و سەرکەوتنی بەڵبژاردەکەی بەخشی ئەرلینگ هالاند پاش تۆمارکردنی دوو گۆڵ لە بەرازیل و سەرکردایەتیکردنی سەرکەوتنەکەی نەرویج بەرامبەر بە هەڵبژاردەی بەرازیل شایانی ئەوەیە کە لە نێو پێگاتی سەرەکی قۆناغی شانزەی مۆندیالیدا جێگەی بکرێتەوانێ کە لەم قۆناغەشدا من هیچ یاریزانێکی یەدەگمدانەنا و ئەمە باشترینەکان بوون پێگاتی یانزە یاریزانی باشترین لە قۆناغی شانزەوە بۆ ڕایەنەریش بێگومان تۆماس تۆخێڵ بۆ یەو ڕووداوانی لە یارەکەی مەکسیکا لی بەسەر هات کە سێسێکی زۆریان خراپبووە سەر وها لە یاریگای تیپی ڕکابەر یاری کرد کە تیپی میواندار بوو و هەندێکی زۆر ئامادە بوون و یاریگاکە بۆ خۆیان تۆزێ نەشیا بوو و زروفی و یاریە ژوای لێ هات کە لە دوویەکە ڕۆبەڕووی کارتی سوور هاتەوە و پلانێکی جێبەجێ کرد لەوەی کە بەڕاستی مەکسیکی خستە دۆخێکی خراپەوە لە جۆری یاریکردنە و پلانێکی جێبەجێ کرد لە ڕوویلانی بەرگریکردنەوە ڕێک بزەبێت مەکسیک بۆ مەکسیکیشی خستە ئەو پلانە هێرشبەریەوە کە یاری پێ بکە کە بەرگریکارەکانی بتوانن ڕۆبەڕووی ببنەوانێ بۆیە لەبەرەم حاڵەتانە تۆماس تۆخێڵ وەکو باشترین ڕاهێنەر لە قۆناغی شانزەی مۆندیالی دیاری کراوە ئەمەش سەبارەت بە بابەتەکان لە باشترین پێکهاتەی مۆندیالی کاکارزانیان سەبارەت بە توندیاریکردن بڕواکە ناحەقێکی زۆر زۆرەکەی چونکە ئێمە نەک چاوەڕێی یاری ئەڵمانیامان کرد ئێمە لە یاری تورکیاوە هاوارمان بەرامبەر بەو شێوازیاریکردنی پاراگوای کردو بابەتەکە لە فەڕەنسانیە لای ئێمە ئەوە کورد بوو ئەوە خەڵک بوو دوای ئێمە باسی لە فەڕەنسا کرێکنا من بە ڤیدۆ و بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگاوە لێنێ و بەرنامەدا ئێمە لە دووەم یاریەوانێ کە پاراگوای و تورکیا ڕوبەڕووی یەک بوونەوەنێەوە پاراگوای و یاری یەک و هیچ بردەوانێ کە هەر لە یارە دالمیرۆن کارتی سوورەکە
ئێمە باسمان لەو شێوازە یاریکرد نەکرد کە پاراگوایەکە کە ئەمە ڕۆحی وەرزشی نییە بەڵکو و یاریەکی نەئەخلاقیە پاراگوایەکە نەگەوە ئێمە هاتوێتن یاری فەڕەنسا لەبەری ئەو کۆمنتت شمولی ئێمە ناکات دەست خۆش بێت زۆر باش باسی جیانی ئینفانتینۆیە ئێستا بابەتێک لەسەرەوە بڵاو بۆتەوانێ ژیانی ئینفانتینۆ بابەتێکی لەسەر بڵاو بۆتەوانێ طبعا ئێستا هەموو خەڵک و ئازانەی تر ڕێک تۆ چیتە سەر ئەرژەنتین بەبێ ئەوی بیوێ لە شتەکە تێبگە بەبێ بچێتە سەری نەخێر کاکە وەرە لە بابەتەکە تێبگە بابەتی ژیانی ئینفانتینۆ چییە داوای لێکۆڵینەوە لە ژیانی ئینفانتینۆی ئیتالی سەرۆکی فیفا دەکرێت بۆ زیاتر لە 35 پەرلەمانتار واژووی داواکاریەکیان کردووە لە دژی جیانی ئینفانتینۆی سەرۆکی یەکەی تۆپی جیانی فیفا لێپرسینەوە لە جیاتی یعنی لێپرسینەوەکە لە سەرۆکی فیفا بکرێ و پەیوەندیەکانی لەگەڵ ترامپ و تێکەڵکردنی سیاست و وەرزش واتە بە دوواداچوون بکرێت بۆچی بۆ پەیوەندیەکانی ترامپ و تێکەڵکردنی سیاست و وەرزش پێکەوانێت چونکە ئێوە دەزانن لەسەر داوای ترامپ کارتە سوورەکەی باڵۆگۆن بەرامبەر بە بەلجیکا سڕایە بەڵام بەلجیکا لەو یاریە سەرکەوتنی تۆمار کرد ئەمەش پرسیارگەرێکی زۆری لەسەر ئینفانتینۆ دروست کرد چونکە ئەمە بڕیارێکی سیاسەکان بوو تێکەڵ بوو کە کاردانەوە خراپەکەژەوە بوو کە ئەمریکای خستە دۆخێکی خراپ و بەلجیکای خستە دۆخێکی تەحەفوزی باش و بەلجیکا باشترین یاری بەرامبەر بە ئەمریکا کردتاوەی ڕەتی کردەوە وە لە بەرامبەریشدا ئینفانتینۆ تۆمەتەکان ڕەت دەکاتەوانێ طبعا ئێستا زۆر کەس دەپرسێت بۆچی ئینفانتینۆ لە ئەوروپا بانگێش دەکرێت یا بۆ نمونە ئەوروپا داوای لێکۆڵینەوە لە ئینفانتینۆ دەکات ئەمە عیلاقەی بە یاری ئەرژەنتین و میسرەوە نیە ئەزیزەکەم ئەمە ئەندامێک کەسایەتێکی ئەوروپی کە بە پشتگیریکردنی وڵاتانی ئەوروپا کە بە پشتگیریکردنی یوفاویچێتی ئەوروپا هاتووە پۆستێکی گەورەی وەرگرتووە پۆستێکی باڵای وەرگرتووە لە بەڕێوەبردننی وەرزش هەموو ژیان کە پێی دەوترێت چی فیفا بۆیە کاتێک ئەم ئەنگلیان لەم کەسایەتی خۆیان هەبێ ئەم سەر بە ئەوروپا سەر بە پەرلەمانی ئەوروپا سەر بە یەکێتیەکانی ئەوروپایە سەر بە یوفایە چونکە بە پشتگیریەمان ئەمەم پۆستەی وەرگرتووە ئەمان دێن لەم کەسایەتی خۆیان حەقی شەرعی خۆیانە کە لێپرسینەوەی لەگەڵدا دەکەن لێپرسینەوە لە چی لە ئەمان ئەمریکایان پێ نەسپاردووە ئەمان پشتگیریان نەکردو بۆ ئەمریکا ئەچن بە دوایە ئەچن وە لێی دەپرسنەوە لەوەی کە بزانن چۆن ئەم ئەرکە بەڕێوا بە بزانن ژیانی ئینفانتینۆ چۆن ئەرکەکەی لە پۆستی سەرۆکایەتی فیفا بەڕێوە دەبە و دەیانەوێت باینکەنە پەرلەمانی ئەوروپا و لەوێ لێپرسینەوەکەی لەگەڵدا بکەن وەکو حەقی یاسایش بەڵێ ئەوان نەتوانن ئەم کەسایەتی خۆیان کە سەر بە ئەوروپیەکانە و خۆیان سەپۆرتیان کردو خۆیان پاڵپشتیان کردو باینکەن بۆیە و لێپرسینەوەکەی لەگەڵا بکەن و داوای ڕوونکردنەوەی لێ بکەن لە چۆنەتی بەڕێوەبردننی فیفا ئەمە عیلاقەی بۆ نییە کە ناوی ئینفانتینۆ هاتووە یەکسەر بە تۆمەتی لەسەر خۆدانی یەکسەر پێ دوابێ ئەمە لە ڕقی ئەرجەنتینە لە ڕقی ئەوە لە نەخێر کاکەی ژیان بابەتەکان پێویستە وەکو خۆی لی تێبگەی ئینفانتینۆ بانگەکرێت و لێپرسینەوەی لەگەڵدا دەکرێت بۆی کە بزانن چۆن تۆ یەکی تۆپی جیانی فیفا بەڕێوە دەبێت هەموو لێکۆڵینەوەکان سەبارەت بە من و یوفا و پەرلەمانی ئەوروپاش مافی خۆیەتی کە بەم جۆرە لێکۆڵینەوە لە ئینفانتینۆ بکات ئەمەش سەبارەت بە جیانی ئینفانتینۆ و ئەو بابەتی کە بڵاومان کردوانێ لەسەرەوەی کە ئینفانتینۆ بانگ دەکرێت و لەلایەن یەکێتی ئەوروپا بانگێش دەکرێت تامان سەرەتا بڵاومان کردوانێ کۆمەڵی هاوڕێ زیزیش ئەنوو کاکەمە سەرچاوەکەی کوێمە سەرچاوەکەی کوێ من چی لێ بکەم کاکە کە تۆ گرنگەکەی بە سەرچاوەکەی ئێمە زوو سەرچاوەکە و پێگرن بڵاوەکەی پێویست ناکە هەموو شتێ سەرچاو بۆ دانێم تا دوای خۆتەی بینی یعنی تۆ ناکرێ هەموو شتێ دانیشی سەرچاو بۆ تۆ دانەی من سەرچاوی زانیاری خۆشمان بۆ کەس کە شف ناکەین تۆ درەنگ پێیگەی وان تاوان نیە منە بەرحاڵ بابەتێکی دیکە هەر لەم کاتەوە سەری هەڵاوە ئەویش چییە لێکۆڵینەوەی لێکی تۆپی ئەرجەنتین بەڵام جارێکی دیکە من بۆ دووپاتەکەم ئیشی من دەرخستنی ڕاستیەکانە ئەم بابەتە لەلایەن ڕاگەیاندنە ئاسیایەکانەوە بڵاوکراونەتەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەم بابەتە پەیوەندی بە مۆندیالەوە نییە
لەبەرەوە کە شتێک باس دەکەم نەبە لاڕێی دابەرە نەوە بەسیشتر بەڵام بابەتەکە بابەتێکی واقعیە و لێکۆڵینەوەی لەسرە و قسەی لەسەر دەکرێت بۆیە من سەرچاوی بڵاوکردنەوە کە پێڵم کە ڕاگەاندنەکانی ئاسیا بڵاویان کردێتەوە و وڵاتانی ئاسیا ڕۆڵێکی گەورەیان هەیە لە بڵاوکردنەوەی هەواڵەوە واقعیە و هەروەها پەیوەندی بە مۆندیالەوە دەچمە سەر لێکۆڵینەوەکە کە ئێستەی تر گەورە بۆ چۆتە ئەمریکاوانێ یەکێ تۆپی ئەرجەنتین تۆمەتی سپیکردنەوەی پارەی دەدرێتە پاڵ کە ئەڵێم سپیکردنەوەی پارە بەمەبەستی خۆت بابەتەکە لێک مێرەوانێ ئەمە بابەتێکی دیکەی و بابەتێکە پەیوەندی بە ئابووری و بە کۆمەڵشتی ئابووری و داراییەوە هەیە پەیوەندی بۆ بابەتەوە نییە تۆ دانیشی پێوەستیکەی بە مۆندیال و بۆ مەزاجی خۆ بەکاری بێنی لەلایەن FIB-ەوە لێکۆڵینەوەکە بڕیارە ئەنجام بدرێت بۆ خۆتزیینەوە لە باج و سپیکردنەوەی پارە لە کاتی بەڕۆچوونی مۆندیالی 2026 ئەم لێکۆڵینەوەیەکرێت کە باز لە چییە باس لە فرتوفێڵی داراییە و خۆتزیینەوەی لە باج و سپیکردنەوەی پارە گرافیکی دواتر کە لێکۆڵینەوەکان لە ئەمریکا دەکرێن و بەپێی راپۆرتێکی لێکۆڵینەوەی ڕۆژنامەی لانۆسیا ئیدارەی FBI داواکاری گشتی لە واشنگتن و میامی خەریکی شیکردنەوەی چۆنەتی گواستنەوەی $100 ملیۆن لە گرێبەستە بازرگانی سپۆنسەریەکانی AFA کاکاتی اتحادی ئەرجەنتینی بۆی کە لە ڕێی سیستمی دارایی ئەمریکاوە ئەم بابەتە ئاشکرا دەکرێت بابەتەکەش دەچێتەوە سەرچی کۆمپانیا کارتۆنەکان کە کۆمپانیای پرۆت ئینتەر $42 ملیۆن گواستۆتەوە بۆ چۆن کۆمپانیایەکی کارتۆنی لە ئەرژەنتین پۆلیس لێکۆڵینەوەی لێیچێتی تۆپی وڵاتەکە دەست پێ کردووە یانەکانی ڕایسن کڵاب و سان لۆرینزۆ کە لە خولینایبی ئەرژەنتینی یارەکان خۆتانزان خولی ئەرژەنتینی خولینایبیە و 15 یانەی پلەیەک لەژێر لێکۆڵینەوەیان ئیتر بەرەکەوەیان نازانین هەر گرافیکی دواتر کە هەر لەسەرم بابەتەیە و لەسەرم لێکۆڵینەوەی خۆت زیینەوە لە باج دادوەرێکی فیدراالی لە ئەرژەنتین بە فەرمی تۆمەتی خۆتزیینەوە لە باج بە بڕی $13 ملیۆن ئاراستەی سەرۆکی یەکێتی تۆپی ئەرژەنتینی کلادیۆ تابیا و پابلۆ تۆڤیگینیۆ بەرپرسی دارایی کردو و سامانەکانیانی بلۆک کردووە کەواتە ئەم ڕووداوێکی ڕاستەقینەیە و ڕووداوێکە تێوەگلانی ڕەنگە کەسەکانی بەرکەوێ حاڵی حاضر $13 ملیۆن خۆتزیینەوە لە باج لە بەسەر کلاودیۆ تابیا و پابلۆ تۆڤیگینیۆ وەکو تۆمەت دراوەتە پاڵیان وە لە ئێستادا سامانەکانیان لەلایەن دادوەرێکی فیدراالی خودی ئەرژەنتینەوە پەسەند کراوە واتە لێکۆڵینەوەکان لە نێو ئەرژەنتینا دەستی پێکردووە بابەتی دواتر هەر لەسەر گرافیکێکی تۆپی ئەرژەنتینی وەڵامێکیتی تۆپی ئەرژەنتینی چییە تابیاوان تەمان وەڵامیان ناوەتەوە بابەتەکە و ڕوژێنرا و بابەتێکی واقعیە ئەڵێ ئەم دەنگۆیانە بێ بنەمان ئامانجلی تێکدانی سەقامگیری یەکی تۆپی ئەرژەنتینە پەیوەندی بازرگانیمان لەگەڵ کۆمپانیاکە پێشتر لە دادگاکانی ئەرژەنتین و ئەمریکا پێداچوونەوەیان بۆ کرا و هیچ ناڕێکیەک لەم پەیوەندیان نەدۆزراوەتەوانێ و ئەم دۆخە کاتێک گوروژێنراوە خۆتان باش دەزانن لە ئێستادا ئەرژەنتین لە مۆندیالدا ڕکابەری دەکات و ئەم ڕکابەری ئەرژەنتین لە مۆندیالدا گەیشتۆتە دۆخێکی هەستیارەوانێ و ئەم تۆمەتبارکردانە لە سوودی ئەرژەنتین نیە و دڵنیا بن لەوەی کە کاردانەوەکان تا دێت زیاترێ بێت چونکە وەکو پێم وتن لە ئێستادا $13 ملیۆن سامانی دارایی و هەروە سەرۆکێکی تۆپی ئەرژەنتینی لەلایەن دادوەرێکی فیدراالی ئەرژەنتینەوە بلۆک کراوە و هەروە لێکۆڵینەوەکان بەردەوامیە چۆتە سەریانەکان کە ئەم بابەتە کوی گشتی باس لەوە دەکات کە یعنی فێڵکردن هەبێ فێڵکردن لە سیستمی بەڕێوەبردن فێڵکردن هەبێ لە سیستمی بەخشین بەخشکردن باشە کە تۆ چۆن ڕێەکەوی لەگەڵ شوێنێکترا لەوێ لە ژێرە بە جۆرێکتر چۆن ڕێەکەوی کە خۆتانزان بەردەوامم فێڵکردانەیە ئەمە بینیمانە یاریزان موچەی هەیە لە تیپێکە لە ڕێکەوتنەکە لە بەری خۆی لە باج بدزێتەوە لە وڵاتەیە بە ڕێکەوتنی موچەیەکە بەڵام لە ژێرەوە ئەم تیپە موچەیەکی زیاتر یاتی لەبەری ئەو باجە زۆرە نەیاتەوە بە حکومت هاتووە لەگەڵ ئەما ڕێەکەوێ ئەڵێ من موچەکەت بەکەمتر ئەنووسم بەڵام من حەقی تاوت پێ دەدەم بەم موچەی ڕێکەوم لەگەڵتا بنمونە بە $30 ملیۆن ڕێکەوێ لەگەڵتا بەڵام وڵێ من $15 ملیۆن ناونووسەکەم
بۆ دواتر ئەم شتانەش کەش بێ لێ کۆڵینەوە لەگەڵاکتی ئەم بابەتەش ڕێککەوتنی فرۆشتنی پەخشەکان و شتانی لایەن تابیا ئەوانەوە ڕێک بەم جۆرە لێکدانەوەی بۆ کراوە و بەم جۆرە یعنی بەم جۆرە تۆمەتەکان لەسەرێکی تۆپی ئەرجنتین و لەسەر بە تایبەتی کلاودیۆ تابیا و بەڕێوەبەری دارایەکەی کەوتووە و FBI و هەروەها حکومەتی ئەرژەنتینیش بە تاوەتی کەوتونەتە سەر باسەکەەوە بە تاوەتی بە دوواداچوون بۆ دۆخەکە دەکەن تا ئەوەی ڕاستی و دروستی ئەم بابەتە بە تاوەتی بزانێت بەڵام کێشەکە لێرەدا لە چیدا ئەزیزان کێشەکە لێرەدا ئەوەیە کە ئێستا ئەرژەنتین سەرقاڵی یارەکانی مۆندیالە و ئەم تیپە تێونێتەوێت تابیا لەگەڵ ئەم تیپەیە هەیە کە سەرۆکێکی تۆپی ئەرژەنتینە وەکو پاڵپشتی تیپەکە وەکو هێزێک بۆ تیپەکە و ڕوژاندنی ئەم بابەتە لەم کاتەدا کاتێکی باش نییە لەبەر لە دۆخی ئەرجنتینا چونکە ئەمە زیاتر سترێس لەسەر هەڵبژاردەکە دروستەکە و بە تایبەتی ئێستش کاردانە و دەنگانەوەکان گەورەتر دەبنەوە تایەکی تۆپی میسریش بەڕسمی سکاڵای لای فیفا کردو بەڵام سکاڵای لە ئەرجنتین نەکردو خۆیان بابەتانش یەکشتان با پێ بڵێم هیچی پەیوەندی بە ئەرجنتینەوە نییە ئەسە بەنمونە داوەرە یاری بەڕێوە بردو خۆ تابیان نەچووە چەقۆ بخاتە سەرملی داوەرەکە بڵێ ئەمە بۆ بکە خۆمێسی نەچووە بە سەرۆکی بەنمونە خۆمیسی بە سەرۆکی فیفای نەوتۆ ئەبێ لە میاری هەردوو پەنارتین بۆ بگری و لایەرەکە سەرکەوتن بێن نەخێر هیچ پەیوەندیشی بە ئەرجنتینەوە نییە هیچ پەیوەندیشی بە تۆپی ئەرجنتینەوە نییە هەموو بابەتەکە قسەیە لەسەر فیفا قسەیە لەسەر ژووری ڤار گلەیەکان لە ژووری ڤارەکرێ گلەی لەسەر ئەرجنتینی ئەرجنتین یاری خۆی کردووە ئەرجنتین ئاسی خۆی نیشاندا و ئەرجنتین مامەڵی لەگەڵ دۆخەکەی کردووە ئەم قسانەی کە ئێمە دەیکینی ئەم جێرانەوەی ئێمە دەیکینیان بەسەراتە پەیوەندی بۆ نییە باسی ئەرجنتین بێت پەیوەندی بەوەیە کە ڕەخنەکان بەم جۆرە ڕۆشتون و ئەم بابەتەش هیچ پەیوەندیی بە مۆندیالەوە نییە بەڵام شتەکە ڕاستەقینێت ئەم تۆمەتی پارەسپیکردنەوە شتەکە تابیا وەکو تۆمەتبار ناوی ئەنداوە و تەنانەت لە ناو ئەرجنتینا پارەشی بلۆک کراوە بەڵام جارێکتر بۆ دوو پاتەکەمانێ کەمە پەیوەندی بە مۆندیالەوە نییە پەیوەندی بە بەشداریکردنی ئەرجنتینیە لە مۆندیالە بەڵام کات و تەوقیتەکەی زۆر خراپە و زۆر ناڕاستە کە لەم کاتەدا ئەرجنتین سەرقاڵی مۆندیالە و گەشتە قۆناغی چارێکی کۆتایی ئەم بابەتە دەوروژێنێ لە بابەتی کۆتاییە باسی چیتان بۆکەم تاوان پێشەوەی بچمە سەر مەرکاتۆک و بابەتەکانی مۆندیالی باسی چیتان بۆکەم باسی پیاوێکی پۆڵاینتان بۆکەم کە حوسام حەسەنە کە بەجددی ئەم پیاوە پاژەوەی پۆستی ڕانەراتی هەڵبژاردەی میسری وەرگرت میسر وەرچەرخانێکی تری وەرگرت کە لە جامی نەتەوەکانی ئەفریقا گەیشتە چوارگۆشەی زەڕین لە مۆندیالدا کاتوانم بڵێ میسر یەکێکە لەو هەڵبژاردانەی کە بەستایشێکی زۆرەوە ماڵاوای کرد و میسر ئەگەر هەڵبژاردەیەکی ژۆک و پێمونتن و پێشتی ئێستاژ لێمانێ ئەگەر هەڵبژاردەیەک شایانیەوە بێ لە مۆندیالدا بەردەوامی هەبێەوە هەڵبژاردەی میسرە بەرامبەرەوە ئاسی پێشکەشی کرد تاوان لەسەر حوسام حەسەن کە ئەم ڕایەنەرە حەزم کرد بابەتێکی لەسەر بڵاو بکەمەوە کە ئەم ئاماژەیەشی کە کردی ئاماژەیەک بوو کە تازە بوو و ئێستا قسەی لەسەر دەکەین حوسام حەسەن گۆڵکاری مێژووی هەڵبژاردەی میسرە 2 ساڵ و 5 مانگە ڕاهێنەری هەڵبژاردەی میسرە و بەبێ شکست میسری گیاندە مۆندیال لە قۆناغی پاڵاوتنەکاندا بەبێ شکست میسری گیاندە مۆندیال و هەروەها میسری گیاندە قۆناغی شانزەی مۆندیالی کە بۆ یەکەم جار بوو لە مێژوودا میسر بگاتە قۆناغی دووەم و لە قۆناغی دووەمیشۆ بگاتە قۆناغی سێمی مۆندیالی ئەمە ڕێکۆردێکی مێژووی بۆ میسر بەڵام لە یاری نێوان ئەرژەنتین و میسر ئەم ڕەفتاری ئەنجامدا من تیشکە خەمە سەرم ڕەفتارەوە بۆتان ڕوونەکەمانێت طبعاً فیدراسیۆنی نێودوڵەتی لەسەر ئەم ڕەفتارەی حوسام حەسەن فیفا ئاماژەیەکی نوێی بەناوی نەخێر بۆ ڕەگەزپەرستی ڕاگەیاند بۆ یەکەم جار لە جامی جیهانی خانمانی ژێر 20 ساڵان لە ساڵ 2024 لە کۆلۆمبیا بەڕێوەچوو کە ئەوە ئاماژەکەیەتی ئەم ئاماژەیە بریتیە لەوەی کە کەسەکە هەردوو دەستی بەشەی PTX لەسەر سنەکەی دابنێت بۆی ناوژیان ئاگادار بکاتەوە کە ڕوبەڕووی سوکایەتیان مامەڵێکی ڕەگەزپەرستانە بۆتەوە بیرۆکەکەوەی کاری یاریزانێکی کوڕیان کەس ڕانەر ناوژیانیان تەنانەت هەر ئەندامێکی دەستەی کاریگەری دەتوانێت بەکاری بێنێت ئەگەر ڕووداوێکی ڕەگەزپەرستی ڕوودات وان بڕیارش بە کۆی دەنگ لە کۆنگری 74مینی فیدراسیۆنی نێودوڵەتی کە لە حەڤەی ئاری ساڵی 2024 لە بانکۆنگ بەڕێوەچوو پەسەند کراوە ئاماژەیە بوو بۆ بەشێکی فەرمی لە پرۆتۆکۆڵەکانی تۆپی پێ و ئەگەر یاریزانێک کەسێک لە نێو یاریگام ئاماژەیە بەکار بێنێت ناوبژیوان ئەبێت ڕاستەوخۆ دەست بکات بە پرۆتۆکۆڵی بەرەنگاربوونەوەی ڕەگەزپەرستی کە لە 3 قۆناغ پێکدێت واتە
هەچ کەسێک لە نێو یاریگادا ئەم حاڵەتەی بەکارهێنا ڕاستەوخۆ بێن ناوژیانی ناوەڕاستی یارەکە غەسپە لەسەری بە پێی ڕاگەندراوی فیفا بە پێی داواکاری فیفا ئەبێ بچێ بە دەمیەوانێ نابێ ئیهمالیکە نابێ ئیهمالیکە ئەبێ بچێ بە دەمیەوە بزانێت چییە ئەبێ تێبگا لەم دۆخە ئەم ئاماژەیە کە هێڵی سوورە کە ناوژیوان ناچار دەکات لەوەی بەدەم ئەو کەسایەتیەوە بچێ هەچ کەسێکە کە لە نێو یاریگایە و پەیوەندی بەو یاریەوەیە قۆناغەکان چین قۆناغی یەکەم یارەکە بە شێوەیەکی کاتی ڕادەگرێت هۆشداری دەدرێتە هەندەرانیان هۆکارانی کێشەکە یان ئەگەر کێشەکە بینرا ئەوە بێ ڕاستەوخۆ یارەکە ڕابگرێ و هۆشداری بدە قۆناغی دووەمەگەر سوکاتەکە بەردەوام بوو یارەکە ڕادەگرێت و یاریزانان ناوژیان دەستن ژووری جۆڵگۆڕین تەمان ئەمە چی ئەمە پاش لێکۆڵینەوەم قەرارانەیە چونکە بێت بەدەمم داوایەوە و لێی بپرسێتەوە ئەنجە دوایی بە دوواداچوونی بۆ بکە و قەراری لەسەر بە قۆناغی سێمیش ئەگەر ڕاکەرسپەرستیەکە نەوە پاشان ناوجان مافی هەیە یارەکە بە یەکجاری هەڵبۆشێنێتەوە حسام حەسەن ئەم زانیارەی هەبوو و مافی یاسای خۆی لە ناڕەزایەتی دەربڕین بەکارێنا کە دەبوو لەسرم نەمایە ناوژیان یارەکە ڕابگرێت و بێت بۆ لای حسام حەسەن ڕێکۆڕینەوەی لەگەڵاکە لەکیستەر کە لە داواکەی یەکی تۆپی میسریشا کە داوایان کردو داوای واکە کە لیکیستەر تەنانەت گرنگی بە حسام حەسەنیش نەداوەکەم ئاماژەی کردو بێ بەدەمیەوە لێکۆڵینەوەیشی لەگەڵا بکە تەنها ڕاستەخۆ یەکسەر کارتی زەردی یاوەتی بەبێ هۆکار لە کاتێکدا ئەمە بەبێی برگەی یاسا و بەبێی برگەی فیفا ئەمە قوبوڵ نەکراوە ئەمە کارێکی هەڵە بۆ کە لیکیستەر کردوێتێ بۆە بەدەمیەوە بچووە و باز لەوە دەکەن ئەڵێ ئەمەی ڕوویدا بەوەی نەزانی ناوژیان نێودەوڵەتیە فەڕەنسیەکەەوە بۆ یاخود یاوەتا بانقەس بۆ تاوی ئەرکەکەی بۆ یاتبوو تەواوی بکات کە بەداخەوە تێیدا سەرکەوتوو بوو ئەمە ڕاگەندراوی یەکێتی تۆپی میسرە لەبارەی ئەم حاڵەتەوە کە دەبینن هەرزانانی هەڵبژاردنی مەغریبیش محەممەد وەهبی ڕایەنەر یاسین بۆنۆ و ئەشرەف حەکیمی وێنەیەکی خۆیان بڵاو کرێتەوە بە ئامان شێوە ئاماژە بەوە دەکەن چونکە ئەمە هێڵی سوورە هەچ کەسێک ئەمەی لە یاریگادا ئەنجامدا ئەبێ ڕاستەوخۆ داوەەر بچێتە لای بابزانێت چی ڕوویداوە کە بینیشتان لە پاش چوونە دەرەوەی بەشێکی هەندەرانی ئەرژەنتین ئاڵای ئیسرائیلیان هێنایەوە بەردەم حسام حەسەن کەویش ئەو ڕەفتاری کرد یانی من تفێکم بینی کە کردی وەڵامی تر ئەمە کار و کاردانەوەکانن بۆ دۆخەکە حسام حەسەنیش هەر یاری پێشوش کە ئاڵای فەڵەستینی بەرز کردوانێ تەوقیتێکی باش نەبوو بۆ بەرزکردنەوەی ئەو ئاڵایە بۆ بەردەوامی هەڵبژاردنی میسر لەم پاڵەوە چونکە ئێمەزانین کە چڕە قەبەرایەتیەک لە بینی نێوان بەریەوانەی کە زایۆنەکان سەرپەرشتیەکەن وە دەسەڵاتیان بەدەستەوە بەری ئەم لاشکە پشتی زوڵم لێکراوان و غەدر لێکراوانەگرێ ئەمە کارێکی قورسە بێ وەکو بینیشتانە و ئاڵایشی کە دانرا هەر بە تایبەت بۆ حسام حەسەن دانرا ئەمە بەجددی ئەم کاردانەوانە هەمووی دەبێتە حاڵەتی نەشیاو لەبەرەوەی تۆ یعنی حسام حەسەن لە پاڵ ئاڵاکەی خۆشی ئاڵای میسریشی دانابوو وەکو پاڵپشتێک بەڵامی تر شتەکان تێپەڕین بەڵام ئەمە هەڵەیەکی گەورە بوو کە بەسەر لیکیستەرا تێپەڕی دەبواە بچووە دوای وێنەی حسام حەسەن کەوتەوە بە دوواداچوونی بۆ بکردا تەوەری کۆتایی دەچمە سەر مێرکاتۆ زۆر بە خێرای باس لە مێرکاتۆەکەم کاتم زۆر کەم ماوە بە شێوەیەکی فەرمی زلاتکۆ داڵی چواسێنانی لە ڕانەراتی هەڵبژاردنی کرواتیا پاش 9 ساڵ ڕانەراتیکردن و سەرکردایەتیکردنی کرواتیا ڕاگەن پاژەوەی دووەمی مۆندیالی پێبەخشی پاژەوەی سێمی مۆندیالی پێبەخشی ئەم ساڵ لە قۆناغی 32 بەرامبەر بە پورتوگال ماڵاوایان کردوی ژوازی لەرکەکەی هێنا نیوکاسڵ هیچ نیازێکی نییە ڕێگە بە برۆن و گیمارایشی بەرازیلی بدات پەیوەندی بارسیناڵەوە بکات و بڕیار ینی نایڵە یانەکەی بەجێ بێڵێت مانچستەر یونایتد ئینگلیزی بە شێوەیەکی فەرمی و بە جدی بیر لە گواستنەوەی ئۆرلین چوامینی دەکاتەوە چونکە دەنگۆکان لە ڕیال مەدریددا باس لەوەیە کە ڕیال مەدرید و مۆرینۆ ناوێت چوامینی لە ڕیزەکانی بێڵێتەوە دەوێت بە ناوەندی دیکە جێگەی پڕ بکاتەوە و کۆتا بابەتیش لەسەر مێرکاتۆ یۆڤانتۆس هەوڵی گواستنەوەی برایم دیاز دەدات کە برایم دیاز وەک دەوترێت لەلایەن مۆرینۆوە لە پلانەکاندا جێگەی نابێتەوە و پشتگوێ خراوە لەوەی کە لە وەرزی نوێدا ڕیال مەدرید پشت بە برایم دیاز بەسێت ئەم شەویش گفتوگۆی دەرەوی یاریگا بەڕێوە ناچێت سبەی کاژمێر 4 پێتانەگەمەوە شاد بکامرا من خواتە